هاو نیشتیمانیانی خۆشەویست بەخشەران و هاو پشتانی شۆڕش و ئازارەکانی ڕۆژاوای کوردستان دوای 8 ڕۆژ لە ڕاگەیاندنی کەمپەینی ئەنجومەنی گەلی ڕاپەڕین بۆ هاوکاری و هاوپشتی ڕۆژاوای کوردستان کە دوو ئەرچی هاوکاتی لە ئەستۆگرت بوو. یەکەم کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری لە پارە و خۆراک و دەرمان و کەلوپەل، دووەم سازدانی پەیوەندی و خۆپیشاندان و ڕێپێوان و چالاکی ڕۆژانەی سەرشەقام. ئەمڕۆ لە کۆتایی کەمپەینەکەدا بە پێویستی دەزانین سوپاسگوزاری ئەنجومەنی گەلی ڕاپەڕین و کوردستانیان ئاراستەی هەر کەس و لایەنێک بکەین کە لە سەرەتای پەلامارەکانی سەر ڕۆژاوای کوردستان دەستیان لەسەر دڵیان بووە و بە دڵ و دەم و دەستیان هاوپشت و هاوخەمی خوشک و براکانمان بوون لە ڕۆژئاوا. ئەمە دەریخست کە ئێمە گەل و نەتەوەیەکی خاوەن ئیرادە و هەڵوێستین و وەک هەمیشە هاوپشتین، چونکە هاوخاک و هاوخەڵک و هاوخودا و هاوخەمین. جارێکی تر نیشانی دوژمن و نێهارتاندا کە هەرگیز ناشکێ و نامرێ گەلی کورد زمان. ئەمە ئەزمون و تاقیکردنەوەیەکی گرنگ بوو بۆ یەکڕیزی و یەکێتی گەل و نەتەوەی کورد کە بە گیان و ماڵ بەشدار بوون. ئەمڕۆ دوای کۆتایی پێهێنان بە داتا و سەرژمێریەکانی کەمپینەکە ئەم دەرەنجامانە بۆ ڕایگشتی ڕدەگەێنین. بڕی ئەو پارە و کۆمەکانێکە کەمپینەکە کۆی کردوتەوە بریتین لە دیناری عراقی بە بڕی 135 میلیۆن و 2000 دینار، دۆلاری ئەمریکی بە بڕی 76,406 دۆلار، پاوەندی بەریتانی بە بڕی 100 پاوەند، یۆرۆ بە بڕی 250 یۆرۆ، کۆی گشتی بە دیناری عراقی دەکاتە نزیکەی 250 میلیۆن و 247,000 دینار، خۆراک بە بڕی 30 تان بە 3 بار هەڵگر، دەرمان و شیر و کەلوپەلی پزیشکی بە بڕی 25 تان بە 3 بار هەڵگر، کەلوپەلی ناوماڵ و جلوبەرگ بە بڕی 12 تەن کە تیایدا 127 فەرچی سێ بە 4 لەخۆ گرتووە.